نەبوونی بێ ئیشی بێکاری چکۆ پیاوەگە ئیشی نەبێ رامە نەبێ فکر لە هەموو شتێکی دەکاتن سەبەبی ئەوەیە بێ ئیشیە نەبوونیە کابرا لە ماری خۆی توو ڕۆ دەبێ رامە دەبیتن زۆر مشکلەی حسابی تێکە چی زۆر جاران دەڵێن کێشی خێزانی و تەلاق زۆر کەم بوو ئێستا زۆر زیاد بووە هەمووی بۆ بێئیشی دەگەڕێن زۆر بە ئەوەی درێن ینی بەو پەیز و کوشتە ینی یەکدی دەبینەوە رامە دەکەن چ ئەسڵ و فەسلی نییە پێشتر ئەسڵ و فەسلی هەبوو پیاوی معقولدا دەنیشت ینی هەندێک شتی زۆر معقول پیشانی باشە نامە خەڵک دەڵێن بێزارە بەگشتی خەڵک بێزارە هۆکاری بێزاری خەڵک چییە؟ بێزاری نارێ مەچی گوتم بێ ئیشیە نەبوونیە ئەوە خەرچی بێزار دەکاتن دووەمین جار غەدر و غدوریش زۆرە ئەوەی زۆر چاک بزانە بێئیمانی خەڵک تا چەند پەیوەستە بە دینە و بێئیمانی خەرک گەلک زۆرە پێت برێ زۆر بە زۆر بەشی دەزانین چی ئاساس ئەوەیە پێت برێن باش ئێستا مزگەوتەکان داخرایەت و لەگەڵ داخستنی مزگەوتەکان داخرا مزگەوت هەیە دەزانین چیە ئەلعانشنێ لە بۆ هەندە کەسی کرایتەوە لە بۆ هەندە کەسی نەکرایتەوە هەندە مزگەوت کرایتەوە هەندە مزگەوت نەکرایتەوە بەس ینی سەوەبی چیەوە